ئەمریکاش و غەربیش دەستبەرداری پارتی نابن. هی ئەوەش نییە کە وا بزانین حملەیەکی تر ئاغای قاسم سلەیمانی ئەتوانێ بیکا و ئاغای نووری المالیکیش کەوتی دوای 48 ساعت عەلەمی عێراق لەسەر قەڵای هەولێرە چەقێنین، ئێنەشیان چەقا ناشتواننەوەش بکەن. جگە لە ورەی کوردیش کە خۆی کورد ڕاستە ئێستا لەژێر سەدمەیەکایە، بەڵام ئەو گەلە کووردە هەرچەند داڕزابێ هەرچەند ورشی ڕووخاوێ ئێستا سەدمەکە قوتە داوەکو عیلم نەفسەڵێ دوای سەدمەکە دیسان ڕاستە بێتەوە. سەدمەی تەتەر و مەغۆڵ، سەدمەی ئیستیعمار، سەدمەی عێراقی جەمیل مەدفەعی کە لە 1925 بوو بە حکومەت و هجومی کردوە سەر سلەیمانی بە تەیارە. هەروەها ئەو سەدمانەی تری کیمیاوی و ئاش بەتاڵ و هەستانەوە و زمانی نەوەتویەک و لەبەرەوە گەلی کورد بە درێژایی تاریخی خۆی لە ناوچەی خۆیە حاکمی وڵاتی خۆی بە عەلە لەقل مقاومەی خۆی هەبەردەوام هەر کردو هی داگیرکەران. ئێوەش نێ وا بزانین ورەمانە ڕوخێ بەرامبەر حەشتی وەحشی ئەگەرچی ئێستا ئێمەی ئەهلی ئیسلام ئەهلی تەوحید و جیهادەکە عەدەدێک نین ژمارەیەک نین لە مقاومەکردنی ئەو تاغوتانێ و ئەوانیش بەوانیژە وترێتەوە ئەوەی ئێوەش تەسەورەکەن کە دێن عەلەمی خۆتان عەلەمی یا حوسێن لەسەر قەڵای هەولێر دابنێن بەخوا بێ بشزانن قەڵای تەوحید و جیهادەکە ئاڵای تەوحید و جیهادەکەش لەسەر پشتی ئێوە هەڵەکەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار.